لە کۆتاییدا وەزارەتی دادی ئەمریکا خەونەکەی ترەمپی لەبار برد دوایەوەی ئاشکرای کرد هیچ ساختەکاریەک نەکراوە کە ئەنجامی هەڵبژاردنەکان بگۆڕێت ئەنجامێک کە ترەمپ پێی وایە دەستکاری کراوە. ویلیام بار داواکاری گشتی وەزیری دادی ئەمریکا لە چاوپێکەوتنێکیدا ڕایگەاند وەزارەتی داد و دەستگای FBI کاریان لەسەر چەندین سکاڵای دیاریکراو کردووە کە پێیان گەیشتووە بەڵام تا ئێستا ساختەکاریان بە ئاستێکی وەها نەبینیوە کاریگەری هەبێت لەسەر هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەم ساڵ و ئەنجامەکان بگۆڕێت. ویلیام بار بە یەکێک لە نزیکەکانی ترەمپ دادنرێت و پێشتر ترسی خۆی دەربڕی بوو لە ساختەکاری لە هەڵبژاردنی سەرۆکایەتیدا. دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا چەندین جار ڕایگەاندووە ساختەکاری بە شێوەیەکی فراوان کراوە و ئەو لە هەڵبژاردنی سەرۆکایەتیدا شکستی نەهێناوە بۆیە تا ئێستا دانی نەناوە بابردنەوەی جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان کە 306 کورسی بەدەستێناوە لە بەرامبەر 232 کورسی ترەمپدا لە هەڵبژاردننی سێ تشرینی دووەمی ئەم ساڵ. ڕودی جۆلیانی پارێزەری تایبەتی ترەمپ ڕەخنەی لە وتەکانی بارگرت و ڕایگەاند هیچ لێکۆڵینەوەیەکی دیار نەکراوە لەسەر سکاڵەکانی ترەمپ و بەڵگە زۆر هەیە لەسەر دەنگدانی نایاسایی لانیکەم لە 6 ویلایەتدا. ماوەی مانگێکە هەڵبژاردننی ئەمریکا ئەنجام درراوە بەڵام تا ئێستا ئەنجامەکان بە فەرمی یەکلایی نەکراونەتەوە ئەوەش بەهۆی ژماردنەوەی دەنگەکان لە هەندێک ویلایەت و زۆربوونی دەنگدانی پۆستا لە پرۆسەی ئەم ساڵدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. لا نوێترین پێشهاتدا و دوای ژماردنەوەی دەنگەکان لە ویلایەتی ویسکۆنسن و ئەریزۆنا دیسان جۆ بایدن با براوە دەستنیشان کرایەوە و لا ویلایەتی جۆرجیاش بۆ سێهەم جار ژماردنەوەی دەنگەکان بەڕێوە دەچێت. دۆناڵد ترەمپ سوورە لەسەر قسەی خۆی و سکاڵای لەسەر حاکمی ویلایەتی ویسکۆنسن تۆمار کرد و ڕاشیگەیاند ساختەکاری گەورە لە جۆرجیادا هەیە. سەرجەم ویلایەتەکانی ئەمریکا تا هەشتی ئەم مانگیان لەبەردەستدایە بۆ یەکلایکردنەوەی سکاڵاکان لەسەر ساختەکاری و دواتر سەرۆکی ئەنجومەنی پیران لە 14 ئەم مانگەدا براوەی هەڵبژاردنەکان بە فەرمی ڕادەگەیەنێت.